سایخینە سەر لەوحەیەکی تر کە سایەتێکی کە قسەمان بۆکە بابزانین کێیە ئەمە ئیبراهیم پاشایە کە باس لە مێژووی دروستبوونی شاری سلێمانیەکە. ساڵانێکی زۆر پێشێستا بیرم لە شوێنەکە کردەوە. ڕێکخراوێک ئەپێکی دروست کردووە کە لە موبایلدا کار دەکات بە ناوی سەرا بدوێنە. کام ئەپا دەتوانیت چەندین وێنەی پێسکان بکەیت و باسی بابەتی مێژووی بۆ بکەن. منەچمە لای خێڵان سالار لە ڕێکخراوی کەلەپوری کەلتوری سڵاو لێ بخات و خێڵان پرۆژەکەی ئێوە چییە بە دیاریکراوی باسی بۆ بکەیت؟ زۆر بەخێربێن. سەرەتا ئێمە ئەمڕۆ لەم چالاکیە بەشداریمان کردووە کە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی خانەوە دێرینەکان کاگامان ژڕێکیان خستووە و داوایان لە ئێمە کرد کە بین پرۆژەکانمان لێرە نمایشکن. ئێمە ڕێکخراوی کەلەپوری کلتوری گرنگین بە بواری کەلەپور و کلتور بە شێوازی دیجیتال بۆ ئەمە بەسەر چەند پرۆژەیەکمان هەیە بە شێوازی AR و VR. پرۆژەی ARەکانمان لە ڕێگەی ئەپلیکیشنەوە توانین دایبەزێنیت و ئەمە لەوحەکانە بۆ پرۆژەی سەرا بدوێنە بینای سەرایە ڕسم گیراوە لەوحەکان سکانەکەی کە سایەتی کۆنی شاری سلێمانی قسەت بۆکە باسی مێژوویەکی کۆنی شاری سلێمانیت بۆکە. پرۆژە ARمان هەیە FOVRمان هەیە لە ڕێگەی عینەکە VRەوە کە ئەچیتە ماڵی پیرەمێردەوە ماڵەکەی پیرەمێر دەبینی کە ئەو کاتە مەتبعەکەی گۆچانەکەی پێداویستەکانی پیرەمێر دەبینی وەکو وایە ڕێک لەناو ماڵەکەی پیرەمێردابی کە یەکێتە چاوبەر. یان پرۆژەیەکی VRمان هەیە باس لە پیسبوونی ژینگاکە داڵێکە ئەفرێ بەسەر ئاوی تانجەرۆیە بەداخەوە کە لە ئێستا ساڵان خەڵک لەو ئاوایان ڕاوەماسی کرد و ئاوێکی پاک بۆ بەڵام ئێستا شوێنێکە بۆ بە شوێنی زوبڵ و خاشاک و بە پاشە ڕۆی خەستخانەکان. اینجا بۆ بەڕێستان ئەگەر ئێستا پرۆژەیەتان پیشان بم پرۆژەی سەرا بدوێنە عەفوو ئەمە ئێوە ئیلا ئەپەی تایبەتی خۆتان بەکار بهێنی تاوەکو بخوێنێتەوە. ئەمە نای ئەپەکەمانە تۆکت و سەرا بدوێنە ئەتوانی دایبەزێنیت و ئەگەر لە ماڵەوە بۆ نەویستان تاقیکەنەوە ئەم فلایرە لەگەڵ خۆتان نابن و لوحەکانی لەسەر تاقیکەنەوە بۆ ئێستا کە بۆ ئێوەشی تاقیکەمەوانێ بێم ئەو دیەوە چۆناییە ئەمە بەڵێ هەر ئاوا بەس ئەوە مۆبایلەکە و بەرامبەر لەوحەکە ڕائەگری مایکەکەت بین تاوێرە بۆی بێنێت یاخوا بەخێربی ئەوە تۆ لەکوێی؟ زۆر هەوڵم ماژنانی وڵاتەکەم و شار و چالاک بن و لە نەخوێنەواری ڕزگاریان بێ. هەر بۆیە یەکەم قوتابخانەی ژانم لە ئاستی باشووری کوردستان لە دیوەخانەکەی ماڵەکەما کردەوە کە خۆشبیتیا خوێنکار بوو. ئەم کارم بۆ ئەو کاتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر سەخت و تازە بوو. تەنانەت هەنێک کەس خوێندنی کیژانیان بە بەدڕۆشتی دانا بەس من هەر بۆ نووستا. ئەبێ سەر وێنەیەکی تریان ئێستا ئەمە بەڵێ بۆ ئێستا خێنە سەر لەوحەیەکی تر کە سایەتێکی کە قسەمان بۆکە بابزانین کێیە ئەمە ئیبراهیم پاشایە کە باس لە مێژووی دروستبوونی شاری سلێمانیەکە. ساڵانێکی زۆر پێشێستا بیرم لە شوێنەکە کردەوە لە زۆر ڕۆوە گرنگ بێ بۆ میرنشینەکەم. ساڵی 1984 بڕیارمە شاری سلێمانی بنیاد بنێم شارێک بۆ هەمووان بێت. ئەوم پێ بڵێ ئێوە بەنیازن ئەمە تا چەندێک گەشەی پێبن ئەو بابەتانەی کە تیاتانەداناوە. وڵای ڕاستەکەی مێسان پرۆژەی سەرا بدوێنە لە ئێستا خەریکین ڤێرژنی سێهەمی چکە ڤێرژنی یەکەمیمان هەبوو ئێمە لە ساڵی 2019 2020 خەریکیم جۆرە پرۆژانین ڤێرژنی یەکەمیمان هەبوو دو ئەوە ئەپدەیتمان کرد ڤێرژنی دووهەمی ئێستا ڤێرژنی سێهەمی بە خۆشحاڵیەوە وەریگەڕین بۆ زمانی ئینگلیزی و عەرەبی چکە ئێمە ڕێکخراوەکەمان یان لە چالاکی ئاوایە ڕۆژانە سەردانیکەری دەرەوەشیەت پرۆژەکانمانە بینێ حەزەکە تی بگا و بەتەمانی ئینشاءڵڵا لە مۆزەخانەی دەرەوەی وڵاتیش دایبنێن کە خەڵکی دەرەوەی وڵاتیش مێژووی شاری سلێمانی ئێمە ببینێ بۆ مەبەستە ئینشاءڵڵا ناڵم لەم نزیکانەیە زمانی کوردی و عەرەبی بۆ زیاکەین چیرۆکەکان ماجارێکی کە پیا ئەچینەوە کە سایەتیەکان ڕسمەکان ڤێرژنی سێهەمی دروست دەکەینەوە ئینشاءڵڵا.